نیگەرانێکی زۆر بە ڕوخساریانەوە دیارە و ماندووبوونێکی زۆریان دیوە تاوەکو بەرهەمی چاندنی مەرەزەی ئەمساڵیان گەیاندووە بەم قۆناغا کەچی دڵیان بە کارەکەیان خۆش نییە و دەزانن ڕوبەڕووی زیانێکی زۆر دەبنەوە بێئومێدی ئەوان لە کارەکەیان لەوە سەرچاوی گرتووە ئەو ئاوەی کە کشت و کاڵی مەرەزەی لێ دەکەن لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە دەست بە گلدانەوە و وشکردنی کراوە. ئاوەکە زۆر کەمە و جوتیارانی زۆر زەرمەند دەبن ئەگەر ئەم ئاوە هەروواکەم بێت. ئەگەر مەرەزەیش هەموو کاتێک پێویستی بە ئاوە بێ نابێ ئاوی لێ ببڕێ ئیستا ئاوەکە ئەو نەکەم بۆتەوە بەهۆی کەمی ئاوەکەەوە 2 ڕۆژ بووەتە یەک جار یعنی ئەگەر قاڵبێکی ئاوا بۆ نمونە 2 ڕۆژ جارێ سەرەیە ئەگەر بەم پێ بێ ئەگەر ئەم ئاوە بەم پێ بڕوە خەڵک خەسارەکە و زۆر زەرمەند دەبێت لەبەرەوەی تۆ ئەو برنجە بۆیە کردووە استیفادەیە بکەیت کە کاتێ برنجەکە ئاوی کەم بێ و ئاوی نەبێ کە ورد بێ کەسی لێ ناکڕێ. لەسەر چەمی هەواسان زیاتر لە 120 جوتیاری گوندی کانی کرمانج و دەوروبەری لە بناری شاخی بەمۆ ئەمساڵ دەستیان بە چاندنی مەرەزە کردووە. بەشی زۆری ئەو کەسانە نیشتەجێی شارەکان بوونە و بەهۆی قەیرانی داراییەوە گەڕاونەتەوە گوندەکەی خۆیان و بۆ پەیداکردنی بژێوی لە ڕێگەی کشت و کاڵەوە کەچی لێرەش بە دیار فەوتانی ڕەنج و ماندووبوونیانەوە دانیشتون. مەرەزەکەمان ئاوی کەمی کردووە ئاوەکەی شوهکاریەوەی کە لە ئێران ئەیگرنەوە ئەگەر بێت ئەم ئاوە بگیرێتەوە مەرەزەکان لە ناو ئەچن کە مەرەزە خۆتانەزان مەرەزە ئەبێ بەردەوام ئاوی لەسەر بێ کە ئاویشی لەسەر نەبووی سە کردومانە بەسەرە بۆ نمونە هەر 6 فەلاح و 3 ڕۆژارێ فەلاحێک ئەتوانێت ئاوی مەرەزەکەی وشک بووە مەرەزەکە وشک بووە و بنی وشک بوو ینی ئیتر وای لێ هاتووە خەریکە لە ناوەچ بە تاکی زەرێکی زۆرەکەین 100 فەلاح لەم چەمە مەرەزەی کردووە هەر 100 فەلاحەکە زەرەرە. گرتنەوە وشکردنی ئاوی چەمی هەواسان دووەمین چەمی ئاویە کە کۆماری ئیسلامی ئێران لە سنووری ئیدارەی گەرمیان دەستی بە وشکردنی کردووە لە ئەگەری بەردەوامبوونیشی ئەوا کاریگەری خراپ لەسەر ژیانی گوندنشینانی هەردوو ناحەی قۆرەت و مەیدان دروست دەکات بەهۆی نەبوونی سەرچاوی ئاویشەوە بۆ کشت و کاڵ و ئاژەڵەکانیان ناچار دەبن دەست بە چۆڵکردنی گوندەکانیان بکەن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.